هەر کاتێ ئێمە بە خۆماندا چووینەوە و محاسبەی نەفسی خۆمانمان کرد و هەستمان کرد کە سەبەبی فەشەلەکانمان خۆمانین، دەتوانین چارەسەری ئەو فەشەلە بکەین. بەڵام هەر کاتێک وات زانی سەبەبی فەشەلی تۆ غەیری تۆیە، کەسێکی ترە، قەت سەرکەوتوو نابی، قەت هەڵەی خۆت نازانیت. هەرچی بێ ڕەخنە لەو دەگریت، ئەو تۆمەتبار دەکەی، ئەو عەیبدار دەکەی، ناگەیتە نەتیجەیەک. بە درێژایی تەمەنت تۆ لەو حاڵەتەدا دەبیت. مەثەڵەن تەڵەبێک نەتیجە پۆلی 12 و دەرەجە وەرگیرایەوە، فڵان لە طب وەرگیرا، ئەو لە هەندەسە وەرگیرا، ئەو لە فڵان، ئەو لە فڵان، جەنابی دەرنەچوو. کاکە خێرە بۆ کورە بەخوا مامۆستاکانمان هیچیان تیا بەستەنەوە. بەخوا ئەم حکوومەتە ئەزانی چی، ئەم حکوومەتە گەندەڵە. کاکە چۆن دەتوانی بخوێنیت؟ باوکم مەعاشی وەرنەدەگرت. چیتر؟ بەخوا کۆڕۆنا هات، سەیریکە بیان و بەدار و بەردەگرێ. باش فڵانیش لەگەڵ تۆ بوو، لەو حکوومەتەش بوو، لەو سەردەمەش بوو، لەو گرانیەش بوو، لەو کۆڕۆنایەشدا بوو، ئەها لە طب وەرگیرا، ئەو لە هەندەسە وەرگیرا، ئەو لەوە وەرگیرا. قەی نادەی دانیشە ئەمساڵ دانیشە. ساڵێکی تر چونکە تێنەگەیشتووە سەبەبی فەشەلەکەی خۆیەتی، ساڵی دومیش هەمان شت، هەمان تەرتیب. پس هەر کاتێ ئینسان تێگەیشت فەشەلەکانت خۆت سەبەبی خۆت بەرپرسیت لێیان، کەم تەرخەمی خۆتە. ئەو کاتەنە بە خۆی دادەچێتەوە، کاکە وەڵڵا پێویستە خۆم گورج و گۆڵ کەمەوە، من خۆم خەتابار، خۆم کەم تەرخەم. بەڵام دائیمەن ئینسانی فاشل لۆمەی نەفسی خۆی ناکە، یا لۆمەی خەڵک دەکا، یا لۆمەی خوای گەورە دەکات. ئەم دوانە پەروەردگاریش تەربیەیەکی نەفسیمان دەکا، پێمان دەفەرمێ کە زوڵمی لێ نەکردن، پەروەردگار زوڵمی لێ نەکردن، خۆتان بوون.